بەناوی خوای بەخشندەی میهرەبان سڵاومان بۆ ئێوە بینەرانی خۆشەویستی پەیام خۆشحاڵین لە بەرنامەی گفتوگۆ لەگەڵ ئێوەی بەڕێز و خۆشەویست داین. ئەمڕۆ گفتوگۆ دەکەین لەسەر خەسڵەتەکانی عیبادوڕەحمان بە میوانداری زۆر بەڕێز مامۆستا ئەحمەدی قامیشی زانای ئاینی. مامۆستا گیان زۆر بەخێربەی. زۆر سپاسان دەکەم، خی گەورە موفقتان کە. مامۆستا گیان خی پەروەردگار لە ئاەتی 63 سوورەتی فورقاندا دەفەرمێ وعباد الرحمن الذين يمشون على الأرض هونا وإذا خاطبهم الجاهلون قالوا سلاما. دەمەوێت سەرەتا لەوە دەست پێ بکەین عیباد الرحمن چییە؟ خەسڵەتەکانی عیباد الرحمن چی؟ بەڵێ الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. سپاس و ستایش بۆ خوای پەروەردگاری جیهان لەسەر نیعمەتی ئیسلام و ئیمان، هەزاران سەڵات و سەلام بۆ سەرجانی پاکی پێغەمبەر صلی الله عليه وسلم. سپاس بۆ ئێوەی بەڕێزش بۆ ئەم دەرفەتە و بۆ هەڵبژاردننی ئەم تەوەرەیە کە بەڕاستی تەوەرەیەکە کە باس لە سیفات و ڕەوشتە جوانەکانی بەندە ڕاستەقینەکانی خوای تەبارەک و تەعالا دەکات. چونکە ئەمڕۆ ئێمە لە سەردەمێک داین کە ڕاگەاندنێکی بەهێز لەبەر دەستی زلهێز و بێدین و خوانەناسەکاندایە ئیسلامیان وەکو دێوەزمە نیشانداوە. بەڵام ئەگە سەرنجی دەقەکان دەدەیت و تەماشا دەکەی ئیسلام بۆ خۆی یەک پارچە ڕەوشتی جوانە. جا طبعاً هەرچی ئینسانە هەمووی بەندەی خوایە، هەمومان عەبدوڵڵاین، هەموو بەندەی خواین بە باوەڕدار و بێ باوەڕەوە. بەڵام خەڵکانێک هەیە تایبەت بەندەی خوایە. عەبدوڵڵاه هەموو مرۆڤەکان دەگرێتەوە، بەڵام عەبدیلله ئەی عەبدەن لله، یعنی ئەوانەی عەبدی خالیس بۆ خوا سوڵحا و ڕاساون. جا عیبادوڕەحمان یعنی بەندە ڕاسەکانی خوا، بەندە ساڵحەکانی خوا. ئێمە هەمومان عەبدین، بەندەین. بەڵێ باش، بەڵام کە بەندەین واجبی ئێمە چی؟ عەبدایەتیە، دەبێت بەندایەتی بکەین. ئینجا یان دەبێت بەندەی خوا بین، یان دەبێت بەندەی غەیری خوا بین. بەندەی خوا ئەوە عیبادوڕەحمانە، بەندەی غەیری خوا بەندەی عیبادی شەیطانە، عیبادی دینار و درهەمە. بەندەی دەبێتە یان ئەگە بەندەی خوا نەبووی دەبی بە بەندەی بەندەکان، بەندەی دینار و درهەم، بەندەی شەهەوات و ڕەغەبات و ئارەزوو، بەندەی شەیطان و پەنا بەخوا. جا ئەگەر ئێمە بەندەی خوا بووین وما خەلەقت الجن والئینس إلا لیعبدون، ئێمە دەبێت عیبادەتی خوا بکەین. ئەگەر خوا نەخواستا خەڵکانێکیش بەندەی خوا نەبوون، ئەوە دەبینی وەک لەم زروف و زمانەدا دەبینی خەڵکێک چ پارەی لێبێ لەوەیە، یعنی بە ئارەزوی خۆی دەکات. جا لەبەر ئەوە کە لە کاتێکدا کە ئینسان لە بەندەی خوا لایدا، ئیتر ئەوە ئەگەر خوات هەبوو هیچ نەبێ، هەمووشت هەیە. بەس کە خوات نەبوو، بەندەی خوا نەبووی، ئەگەر هەموو دنیا ئیتۆ بێ هیچ نییە، چونکە ئەگەر ئینسان هەموو دنیا بێتەوە خۆی بدۆڕەنە بە هیچ ناچێت. جا قسەکە لەسەر ئەوەیە بەندە ڕاستەکانی خوا ئەوانن کە بۆ خوا یەکلایی بوونەوە، یعنی بۆ خوا ئیش دەکەن. یعنی بەڕاستی ئینە لله عیبادا فوطنا طلقوا الدنيا وخافوا الفتنة. ئیمامی شافعی دەفەرمێ خوای گەورە کۆمەڵە بەندانێکی هەیە کە ئەوەندە زیرەک و عاقڵن دنیایان تەلاق داوە بۆ لە ترسی فیتنەی ڕۆژی قیامەت. 50,000 ساڵ لەو مەیدانی مەحشەرە چاوەڕێکە ئەم ئاگری جەهەنەمە. یعنی بەڕاستی ئەم تەنیایی ناو قەبر ئەگە ئینسان بی لێ بکاتەوە. بۆیە بەندە ڕاستەکانی خوا دنیایان زۆر نەبیستووە، هەر بەقەدەر ئەوەندەی کەوا پێشیاون. لەبەر ئەوە نەظەروا فیها فلما علموا أنها ليست للحي وطنا. کاتێ سیر دەکەن دنیا شوێنی مانەوە نییە. یعنی ئێمە کە دەڵێن دنیا، ئێمە ناڵێن دنیامان ناوێ، زوهد بە معنای دنیا بەکەمگرتن، نەک دنیا واز لێهێنان، چونکە قیامەت بەرهەمی دنیایە. ئیمامی عەلی ڕەزای خوا لێبێ دەفەرمێ لە حەزەیەکی دنیا بە هەموو قیامەت نادەن، چونکە بە دنیا قیامەت بەدەستدێنن. جا ئەم عیبادوڕەحمانە ئەوە یان دەبێ عیبادی ڕەحمان بین ئەڵڵا، یان دەبێ عیبادی شەیطان بین. ئەوەی کەوا مسلمانی ڕاستەقینەیە ئەوە عیبادی ڕەحمانە، عیبادی خوای تەبارەک و تەعالا. عیبادی خوای تەبارەک و تەعالاش یعنی لە چیا دەردەکەوێ؟ خۆ بە نوێژ و ڕۆژوو نییە. یعنی الدین و المعاملە، دین هەڵسوکەوتە، کردار و گفتارە. خۆ ئەگەر بە قسە بێ و بە دروشم بێ خەڵک هەموو ڕۆشن بیر و کوڕی چاک و شەهادەی زۆر و بەڵام قسە فەقیرە، هەموو کەس کردەوەش کەم کەس. لەبەر ئەوە ئەوەی کەوا سەنجی مەحەکە کردار و گفتارەکە، ڕەوشتە جوانەکە، چونکە ڕەوشتی جوان بەرهەمی دینەکەیە، بەرهەمی درەختی ئیمانە. توتی ئوکولەها كل حین بإذن ربها. درەختی ئیمان بەردەوام بەرەکەی دەدات کە بەرەکەی سەوز و شیرین و جوانە. ئەوەش پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرموویەتی ئەکمەل المؤمنین ئیمانا ئەحسنهم خلقا. چیە تەواوترینی ئیماندارە؟
چیە مسلمانی ڕاستەقینەیە ئەحسەنهم خولقان ئەوانە کە ڕەوشتەکانیان جوانە مەسەلەن بۆ نمونە دەبینی هیوا هەیە قورئان دەخوێنێ بەڵام ناتوانانی ڕۆژە لەگەڵی بژی سەقافەتێکی صحیحی قورئانی وەرنەگرتووە عملی پێ ناکە تێگەیشتنیشی ڕاست و دروستی بۆ قورئانەکە نییە هیوامان هەیە سنەتەکان جێبەجێ دەکا یەک نوێژی بە جەماعەت ناچێت بەڵام تەماشاکەی سەقافەتێکی ڕاستەقینەی نوێژەکەی وەرنەگرتووە کە ئین الصلاة تنهى عن الفحشاء والمنكر نوێژ ئەو نوێژەی لە خراپە بێجێڕێتەوە بە هەر حاڵ یعنی ئێمە دەبێ بزانین کەوا ئەم دینە یەک پارچە ڕەوشتی جوانە یەک پارچە دەبێت لە کردار و ڕەوشتە جوانەکان سەنجی مەحەکە ئەم عیبارەتانەش کە لەسەرمان واجب کراوە نوێژ و ڕۆژ و زەکات و ئەمانە هەر هەمووی فقهی عیبادات بۆ فقهی ئەخلاقە یعنی بۆ ئەوەی لە ئەنجامی ئەو عیبارەتانە کە ئەم عیبارەتانە میکانیزم و ئالیەت و هۆکارن دەرەنجامەکەی چیمان دەست بکەوێت ڕەوشتی جوان ئەخلاقی جوان مەسەلەن تۆ کە کاتێ نوێژ دەکەی دەبێت بڵ وەڵام من مادام نوێژەکەم دەبێت ڕەوشتم جوان بێ ئین الصلاة تنهى عن الفحشاء والمنكر باش مادام زەکات دەدەم خذ من أموالهم صدقة تطهرهم وتزكيهم بها چۆن زەکات پاکت دەکاتەوە ماڵەکەت پاک دەکاتەوە ڕۆژ و قوتابخانە ڕەوشتە جوانەکانە لە حەجا لەگەڵ ئەو قەڵەباڵغی چۆن ئیدارە دەکەی فێرمان دەکات چۆن لەگەڵ قەڵەباڵغی ئیدارە بکەین بۆیە بەڕاستی یعنی ئێمە گە تەماشاکەین ئەو ڕەوشتە جوانانەیە کەوا ئەم ئیسلامە گەورەی ئەوە سەرخست ئێستا خۆ ئاینی پیرۆزی ئیسلام جێشی ئیسلام نەگەشتە هیندستان ئەوە هەر بە تەعارێ بە فڕۆکەی کە دەچین بۆ نەخۆشەکان چەند بێزار دەبن خۆ نەگەشتە ئەفریقیا بەچی ئەم ئیسلامە گەیشتە هەموو دنیا ئەمسەری دنیا بەوەی کە بازرگانەکان دەچون ڕەوشتیان جوان بوو هەڵس و کەوتیان مامەڵەیان ئەتووەرە بزانە یعنی بەرامبەرەکەت هاوڕێکەت هاوسێکەت هاوسەرەکەت بەس درۆ لەگەڵ نەکات لە نمونەی ڕەوشتە جوانەکان بەس درۆ لەگەڵ نەکات بزانە ئەو ژیانە چەند خۆشە لەبەر ئەوە بەڕاستی یعنی کەوا ئەمڕۆ تەماشاکەی ئەزمەی ئەخلاقا ئەزمەی ڕەوشتە جوانەکانە بۆیە دەبێ ئێمە ئەم عیباد الرەحمانە کە صفاتی ڕەوشتە جوانەکان کە لە مەسەلەی عیباد الرەحماندا باز دەکات کە یەک بەیەک دەین لە خزمەتیان ئەوەندی فریاکەوتین بەڕاستی ئەمە پێمان دەڵێ کە ئیسلام بریتە لە ڕەوشتی جوان نەک ئێستا وەکو شتێک وا پیشاندراوە وڵا ئیسلام تیرۆر و تۆقااندن و مۆن و مرچی و کوشتن و بڕین و هەڵدڕین و سەربڕین و ئاخر بە ناوی دینەوە حتا زلهێزەکان خەڵکانێکیان دروست کردەوە بە ناوی دین لە دین دەدەن دین ناشرین دەکەن ناتوانێت بڵێ وڵات دین درۆیە بەڵام دێ بە ناوی دینەوە شتێکمان بۆ دروست دەکات کەوا ئێمە لە دیندا مەسەلەن ئەوە تا لەبەر ئەوە بەڕاستی دین یەک پارچە ڕەوشتی جوان و تاعات و عیبادەتە بۆیە عیباد الرەحمان ئەوانن کەوا خاوەنی ئەو سیفەتە جوانانن کەوا یەک بێگی ئینشاءڵڵا دەچین بۆ خزمەت ئینشاءڵڵا مامۆستا خۆی پەروەردگار بۆ باسی عیباد الرەحمان دەکا نافەرمێ نوێژی زۆر بکەن نافەرمێ ڕۆژووی زۆر بگرن لەم ئاەتەدا هەڵبەت مەمەسمان ئەم مەقامەیە نافەرمێ زۆر لەبەر خوا بپاڕێنەوە لێرەدا دەفەرمێ ويمشون على الأرض هونا عباد الرحمن أوانن ك بسر زويدا درون بآرامي يعني باسي أودك كاتك دجن بنفا مكان نزان كان جاهل كان كقسي رقيان لقل كان قسي حاشا شروتان جنيويان بيدلن بكساني إيمان دار بعباد الرحمن بلا أوان توقيان لقل كان أوان سلامي اللي كان أوان بيان دلين إيه ولا أشتي دابن بو خوي پروردگار هناوتي بدوسي بما مخاطبي عباد الرحمن دكا بما دل عباد الرحمن ليرا دفرمي عباد الرحمن أوانا أما أو ما بيدل كسنجي محك بو إنساني إيمان داري راستقينا كردار وقفتار وروشت جوانا كان أو ما بيدل كمسلمان آشتي بيه أو ما بيدل كإسلام دبي خزمتكاري دين وجيني خلق بيت تنانات هي خلقاني بيه باورش يعني أجر إسلام حاكم بيه نەکەر مسلمان دەبێت خەڵکی مەسیحی و جوولەکە و یەزیدی و هەموو دینەکان بحەسێنەوە یعنی لە جیرانەتیە لە خزمایەتیە تەماشا دەکەی عەبدوڵای کوڕی مبارەک جیرانێکی هەبووە جوولەکە بووە ئەو پێشەوە بینە سەر سیفاتەکان جوولەکە بووە کە جوولەکەکە چوە خانۆکەی بفرۆشێ توێتی وەڵا بە 100 دینار دەیفرۆشم بە 200 دینار ئەو شتانە کاکە لە نووسینگە وتیانە خانۆکەی تۆ 100 دینار دێنێ وتی آخر 100 دیناری حەقی جیرانەکەی فڵان کەسکەوە ئەو جیرانەم هەیە یعنی لەبەر ئەوە دەی ئێمە مسلمانی تەماشاکە جیرانە بە جیرانی دەڕوا جاری وایە هەتا لە کوردەواریشدا قسەیشی جوان هەیە دەڵێ ئەگەر دەتەوێت خانوویەک بکڕی سەرەتا بڕۆ دراوسەکانی بکڕە جیران چۆنن جیران قبل الدار بەڵێ الرفیق قبل الطريق پێشەوەی جیران پێشەوەی خانوو بکڕی بزانە جیرانەکەت چییە پێشەوەی سەفەرەکەی بزانە هاوڕێکەت چییە بۆیە بەڕاستی یعنی ڕەوشتی جوان سەرمایەی ژینە ئەوەی لی دوور بێ دایم غەمگینە کردارەکانت پڕیادی خواکە ئەوسا ئەزانی ژیان شیرینە جا ئەگەر بینە سەر ئاەتەکە
ئاەتەکە ئەم عیباد الرحمانە لە کۆتایی سوورەی فورقاندایە لە 63ەوە دەست پێ دەکات تا هەفتە و لە هەمان شێوەش تقریبان لە سەرەتای سوورەی مؤمنوندا هەندێک لەو سیفەتانە باز دەکات کە هەر کەسێک خاوەنی ئەو سیفەتانە بێ ئەوە شوێنەکەی بەهەشتە چونکە بەهەشت جێی چییە؟ شوێنی چاکان و پاکان و خاسان و خواناسانە. يعني بەهەشت جێ ئەوانەیە کەوا ڕەوشتیان جوانە، کردار و گفتاریان جوانە. جا لە سەرەتاوە دەفەرمێ ئەعوذ بالله من الشیطان الرجیم وعباد الرحمن الذين يمشون على الأرض هونا. عباد الرحمن باس ما كده سەرەتای بەرنامەکە وتمان ئەوانن کە بەڕاستی بۆ خوا یەکلایی بوونەوە، ئەوانن کەوا ئیخلاص و ئەوانن کەوا بەڕاستی گوێڕایەڵی فەرمانەکانی خوا و پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم. ئەوکو تەبەری مامۆستا ئاماژەیەکی پێ دەکا عیباد الرحمن نەرمونیانن ئارام و لەسەر ئەوە سیفەتەکانن. بەڵێ بەڵێ هەر باسی سیفەتەکان بکەینەوە. مرۆڤی بەویقارن، خۆ بە کەمگرن، خۆ بە گەورەزان نین، بەدڕەوشتی ئەمە لە هەونە لهينكدا عباد الرحمن بل وعباد الرحمن الذين يمشون على الأرض هونا. هون يعني بوقار ودرون لسرخو يعني تماشاك حتى بو نوجج دبيك ايوه رادك بوي فريان نوجك بكويدي او دروزنيا بوقار وسكينه بلا دبي بوقار وسكينه وبروا تشندي فرياك ودوك كتاوكا ذا تماشاك اگر بلو هلو مشوشيك هبت زانا تشن عشيرين بويا انسان دائما هول داد بوقار ولسرخو كواتا نشاني انسان ايماندار امرك خلق ببيان نار رابزوري بسار خەڵکانێک دەبینی کە ساریان پێیە هۆڕن و مەسەلەن تەجیلەکەی ئاخسە و دەداتی و بەم لایدا بەو لایدا و دوو لە ڕووبی سەران و بینەران جرت و فرد دەکات و یعنی مشەوەشێک بۆ ڕێگەوان دروست دەکات. بەڵام ئینسانی ئیماندار لەسەرخۆ کە پیرێک دەبینێ یان نابینایەکان کە مەندامێک چوارەکەی پێ دەکا فەرموو بپەڕەوە لە جادەکە، یعنی یاساکانی مرور یاساکانی هاتوچۆ جێبەجێ دەکا. یعنی ئەمە هەمووی لەبەر خزمەتی ئەوەی کەوا ویقار و حیا و حرمەت پێوە دیارە. بەڵام خەڵکێک لەسەر شتێکی بەسیط دەیکا بە هۆڕن لێدانێک و بەهرا و هۆریایەک دادەبەزێ. یعنی ئەمە لەبەرەوە ئینسانی ئیمانداری ڕاستەقینە عیباد الرحمن ئەوەیە کەوا کە کاتێ بە زەویدا دەڕوا هەونە وإذا خاطبهم الجاهلون قالوا سلاما. كإنسانك جاهل ونفهم ونزام قصي بيود جنيوي بيدا سكاتي بيكر أو ذلا صلاوتان لبيد آشتيتان لسر بيد ريزد هي كأكل سرخو بقربان يعني وبشيويك أو بو چونك أو كسي مسلمان خوي بكم دقري تواضعي نية وكو دلي عن عنو تنتني نية هل أو بزيبو كسد هديتوا كوا بو چونك أو كسا كقصي ناشرين دكات عادەتەن گۆزە چیتە دەبێ ئەوەی لێ دەڕژێ دەرونی پیسە بۆیە زمانی پیسە پەروەردە نەکراوە بێ ئاگایە ئەوانە دەبێ ئێمە بەزەیمان پێیاندا بێتەوە. بۆیە ئینسانی ئیماندار وإذا خاطبهم الجاهلون قالوا سلاما خۆی بەکەم دەگرێت تەواضعی هەیە. پێغەمبەری صلی الله علیه وسلم دەفەرمێ ما تواضع أحد لله إلا رفعه الله. هەر کەسێکیش لەبەر خوا خۆی بەکەم بگرێ ئەوە خوا بەرزی دەکاتەوە. ئەرێ ئێمە چین چینگی خۆڵ و ئێسکەرزی و ئێمە هەر لە هەمومان دەمرین چینگی خۆڵ و ئێسکەرزیوین کەواتە ئەم تەکەبورە بۆ من بۆ خۆم لە تۆ بە گەورەتر بزانم. یعنی لە پای چی؟ یعنی بۆ دەبێ خۆم بۆ دەبێ برا نەبین چونکە ئیسلام پێمان دەڵێەوە کون و عیباد الله ئیخوانە بەندەی خوا بن برای یەکدی بن. بەندەی خوا بن برای یەکدی بن. کەواتە ئەمە دوو سفەتمان باس کرد. یەکەمیان خۆ بەکەم دەگرێ لەسەر زەوی کە دەڕوا تەواضعی هەیە تەکەبوری نییە. دووەمینیشان سەبر و ئارامی زۆرە. ئەوە دوو سیفەتی عیباد الرحمن. سیفەتی سێمیشیان شەو نوێش. یعنی ئینسانی ئیماندار بەڵێ ئەو بە فەرزەکان ئامادەی لە مزگەوت بە ئاشکرا دیارە، بەڵام بەشێک لە شەوەکان لە شەو بەشێک دیاری دەکات بۆ شەو نوێژەکان دەفەرمێ والذین یەبیتون لربهم سجدا وقیاما. ئەوانەی کە شەوان هەڵدەستن شەو نوێژ دەکەن سەجدە دەبن. لە مزگەوتان ناتوانانی زۆر بە درێژی نوێژەکان بکەیت، بەڵام لە شەوان دەتوانی سوورەتی درێژ بخوێنی بە تەنیا بە تایبەتی سعاتێک پێش مەلا بانگدان بەشی ئەخیری شەو کەوا وكانوا قليلا من الليل يهجعون ما يهجعون وبالأسحار هم يستغفرون. يعني لبربيان داوای لێ خۆش بوون دەکەن. کەواتە ئێمە لەبەرەوەی ڕێگایەکی دوور و درێژمان لە پێشە ڕێگەی قیامەت زۆر درێژە کە کاروانچی ڕێگای درێژ بێت ئەبێ کەی بڕوە دەمە و نیۆڕۆیان بەرە بەیانی زوو ئەستێرەکان بە ئەسمانی بن زوو دەرچێ لەبەر کەسێک کە ڕێگای درێژە دەبێت شەوی تاریک ببڕێ. ئەوانە هەڵدەچن بەشێ لە شەوەکانیان تاعەت و عیبادەت دەکەن لە بینی بەندە و خوا مناجات دەکەن. زۆر باشە مامۆستا ئێمە زۆر دەمانێت لەسەر ئەو دوو مفرەدەیە قسە بکەین. هەونە بە ئارام ڕۆشتن بە نەرمونیانی و بە ڕۆشتن لەگەڵ ئەوەی کە خەڵکانی نەفام کە مامۆقسەیان لەگەڵ دەکەن ئەوان بە سەلام مامەڵیان لەگەڵ دەکەن. مامۆستا
لەسەر ڕۆیشتنی بە ئارام و بەوی قارەوە بەڵێ کاتێک خۆی پەروەردگار باسی عیباد الرحمان دەکات کە بە ئارامی بەسەر زەویدا بڕۆن بەوی قارەوە بەسەر زەویدا بڕۆن ئەمە ئەومان پێناڵێک کە دەبێت مرۆڤی ئیماندار مرۆڤی بڕوادار عیباد الرحمان هەموو هەنگاوە کردارەکانی ڕۆژانەی لەگەڵ کەس و کارەکەی لەگەڵ خێزانەکەی خۆیدا لەگەڵ ئۆفیس و شوێنی کارەکەیدا لە ئەهلی مزگەوت و لەگەڵ تەواوی کۆمەلگادا لە بەڕێزدا ئاماژەت پێکرد لە کاتی لێخوڕینی ئۆتۆمبیلدا نابێ هەتا لەگەڵ سلم و ئاشتیمان لەگەڵ دوژمنەکانماندا نابێ هەنگاوەکانمان هەنگاوی ئارام و هێواش و عەقڵانی بن بەتەکید المؤمنون هەینون لەینون مسلمان هێدی و هێواش و لەسەر خۆ چونکە ئێمە کە پێکەوە دانیشتن بە یەک گەیشتن لە یەک دەگەین بەس کە وەکو فیشەکە شێتە هەڵچی و تووڕەبی و بیکە بە هەرا و دۆشاو تێکەڵ کە ئاخر ئینسان حەدیثەکە دەفەرمێ لەیسە شەدید بالسرعة ئینسانی پاڵەوان و ئازا ئەوە نییە کەوا زۆر پاڵەوان باز بێت و زۆر تند و تۆڵ بێت بەڵکو ئینەمە الشەدید الذي يملك نفسه عند الغضب ئینسانی ئازا چییە ئەو کەسەیە کەوا لە کاتی تووڕەبووندا خۆی دەگرێ یعنی ئینسانی ئازا کەسێک عادەتەن ئینسان تا تووڕە نەبێژن تەلاق نادا پیا و ناکوژێ نایکە بە هەرا و هۆریە بەڵام ئەگەر ئەو تووڕەبوونە کبکاتەوە لەسەر خۆ بێت چونکە ئەوەی ئینسان بە تووڕەبوون کردی دوای پەشیمان دەبێتەوە لەبەرەوە ئازا کەسێکە لە کاتی بەڵا خۆی پێ بگیرێ و نەیکا بە هەڵا ئەم ئاتە پێمان دەڵێ ئینسان لەسەر خۆ بێ هێدی هەواش بێ بە ڕێگەدا دەڕوا هەر ئەدەبی پێوە دیار بێت لە کردن و فرۆشتن و هەڵسوگەوت و مامەڵی ڕۆژانە هەر ئەدەبی پێوە دیار بێت چونکە ئەدەب و حیا و حرمەت و سەبر و ئارامی و لەسەرخۆیی ئەوە یەکێکە لە صفاتی عیباد الرحمان کەسان ئەوانن کەوا بەندەی ڕاستەقینەی خوا ئەمە صفاتیانە بەڵام خەڵکانێک کە سەبریان نەبوو پەلە و هەلیان هەبوو ئەوە زۆر خێریان لەدەست دەچێت و لە دنیاشدا جێگەی سیقە و متمانە نابن ئەمە دوو صفەتمان باس کرد صفەتی سێمیشان شەو نوێژ بوو وتمان توێشووی خاسان و خواناسان توێشووی بەرەو خواچوون یەکێک لە توێشوەکان ئەوەیە کەوا شەو نوێژ چونکە بەڕاستی ئینسان دەبێت لە بینی خۆی خوادا مناجات بکە لە بینی خۆی خوادا پێ صلی الله علیه و سلم ئەوەندە شەو نوێژ لە شەو نوێژە ئەوەستا هەتا پێیەکانی ئەستور دەبوو یعنی ئەوەندە ماندوو دەبوو ئەی ئێمە وڵا ئێمە خێرا کام سوڕەتی کورتەی خوێنین قل والله باشە وڵا ئینا ئەعطیناک الکەوسەر بە پەلەپەلە لە نوێژەکانشمانە پەلەپەلین ئەم پەلەپەلت بۆ چییە یعنی جاری وایە هەروەکو نوکتەیەکی خۆش بۆ بینەرانی بەڕێز بەوەی بێتاقەت نەبن من جاری وایە کە ئیمامەتیم کردووە من لە تەحیاتە گەیشتمە ئەشهەدو ئەن لا إله إلا الله وأشهد أن محمد رسول الله جملة بۆ کابرا لە دوامەوە بە پەلەپەل کتێتی کەما صليت على إبراهيم وعلى آل إبراهيم بابا پەلە چییە خۆتا ئیمام سەلام نەداتەوە تۆ سەلام نایتەوە ئەوجا کە دەرچووی کە سەلامی نوێژەدا سێکە چۆن پەلاماری دەرگاکە دەدەن بە پەلە لە مزگەوت دەرچوو یعنی هەر لە مزگەوت بە پەلە لە ماڵەوە هەر بە پەلە لە سارە هەر بە یعنی ئەم هەموو پەلەپەلەمان لە پایچی خۆ کەسی نەیگەیشتێ کەسیش تەواوی نەکرد بێگومان وإذا خاطبهم الجاهلون قالوا سلاما مامۆستا لەم مفردەی کە بەو کەسانە دەگەن کە قسەی ناخۆشیان پێ دەڵێن کە تووڕێیان دەکەن کە ئازاریان دەدەن کە دایان و ڕوژێنن وا دەکەن ئەمان بە سەلام و ئاشتی وەڵامیان دەدەنەوە مرۆڤ لە زەمەنیە لە ساتی لە ساتەوەختی لە چرکە ساتی ئاشتی و هێمنی و ئارامیدا هەمیشە مرۆڤێک نییە کە دەتوانێت کۆنتترۆلی عقلی خۆی بکات چونکە دەڵێ ئەو کەسانەی کە تووڕە دەبن هەڵدەچن لەو کاتەدا تەنها دەمیان ئیش دەکاتەوە دەکوژێتەوە بەڵێ چونکە تەنها دەم ئیش دەکاتنەوە لە ناو عقل و ئەوەی کە دڵی ئینسانە ئەو ئیش ناکە بۆیە لەو کاتەدا مرۆڤ کە ئارام بێت هەم ئاشتی بۆ خۆی و بۆ ژیان و بۆ مجتەمع و کۆمەلگا بەدینانێ بەتەکید تووڕەبوون الغضب ظاهرة أولها جنون آخرها الندم تووڕەبوون ظاهرە و دیاردەیە کەت سەرەتاکەی شێتی و کۆتاکەی پەشیمانێت سرێ عقل دەکوژێنێتەوە لە شەیطانەوەیە بۆیە دەستمێژ بگرین ئەوە یەکەنجار ئەمە پێشمان دەڵێ یعنی ئیسلام ئاشتی پێ تۆگە سەلام لە هاوڕێکەت دەکەی دەڵێ سەلام عەلەیکم سەلام ناوێک لە ناوەکانی خوا تەبارەک وتەعالە السەلام یعنی ئاشتی دەی ئەوانەی کە لە ئیعلام ڕاگانەکان ئیسلام بە تند و تیژی تۆمەتبار دەکەن بەسەر بڕین و هەڵدڕین و ئەگەر ئیسلام حاکم بێ هەمومان دەکوژن و سەرمان دەبڕن وەڵای ئەمە درۆیەک شاخدارە یعنی ئەمە پێچەوانەی دەیان ئايات و فەرمودەیە کە دەفەرمێ لا ئیکراها فی الدین زۆری نییە لە دیندا بۆیە ئیسلام یەک پارچە ئاشتی و سەلامەتی بەڵام تا چەند ئێمە عەمەلی پێ دەکەین و تا چەند ئێمە تێگەیشتوین وەکو ئەم ڕاستیە بەڕاستی ئەو هەموو ئەوانەمان پێ دەڵێن جا ئەمە تقریبا سێ صفەتمان باس کرد لە عیباد الرحمان صفەتێشکەش کە ئەوانێن کەوا دوای ئەوەی کەوا خۆیان بەکەم دەگرن سەبر و ئارامیان هەیە شەو نوێژ دەکەن و ئاشتی دەبارێنن صفەتێشکە ئەوەیە کە لە سزای خوا زۆر دەترسی عیباد الرحمان بۆچی ئەوە ڕەوشی جوانە چونکە لە خۆ ئەترسی خۆ عیباد الرحمان ئێمە دەتوانین درۆ بکەین دوو ڕووی بکەین و جرت و فرد بکەین و فرت و فێڵ بکەین و بەڵام بۆ نایکە
لە ترسی خوا خیانەت ناکە لە ترسی خوا دووڕوو نابێت لە ترسی خوا دەست و دامێنی پاگنێ دەفەرمێ والذين يقولون ربنا اصرف عنا عذاب جهنم إن عذابها كان غراما إنها ساءت مستقرا ومقاما ئەوانەی کە لە خوا دەپارڕێنەوە لە تاعەت و عیبادەتەکانیاندا و دەڵێن رب نصرف عنا عذاب جهنم خوایە سزای جهنمان لێلابەی سزای جهنم کە ئاگری جهنم هەفتە ئەوەندەی ئاگری سەر دنیاە لە دنیا تۆزێ بە حاڵ دەستمان دەسووتێ دەبێت ڕاکەی بۆ ئێمەرجنسی و ئەمە حاڵ و حساب و ئاخر ئازاری سوتاوی گەلێک زۆرە دەی ئەم ئاگری جهنم هەفتە ئەوەنە بە قووەتە کە 1000 ساڵ داگیر ساوە سوور بووە 1000 ساڵ سپی بووە 1000 ساڵی کە داگیر ساوە حەدیث دەفەرمێ ئەنجا ئێستا ڕەش و تاریک بووە ئاگرەکە ڕەش و تاریکت جا دەبێ ئینسانی ئیماندار لە ترسی ئەو ئاگرە خوا بڵێ لاماندەی ئەن لەم ئاگرە ئین عەذابەها کانە غەرامە یعنی سزای ئەو جەهەنەمە لێت نابێتەوە یعنی جیا نابێتەوە لێت چونکە تۆ لەناو ژیانی ئاگردا دەژی ئینەها ساءت مستەقەڕە ومقامە خراپترین شوێن خراپترین جێگە و ڕێگە شوێن و جێگە عەزابی ئەهلی ئاگرە بۆیە عیباد الرحمن یەکێ لە سیفاتەکانیان ئەوەیە لە ترسی خوا لە عەزابی خوا ئەترسن بۆیە تاعەت و عیبادەت دەکەن و خراپە ناکەن لەگەڵ کەس و هەروەها سیفەتی پێنجەمینیان لە عیباد الرحمن لە ڕەوشتە جوانەکانی عیباد الرحمن ئەوەیەکەوە زیادە ڕەوی ناکەن لە هیچ شتێکدا وەسەتیەت میان ڕەوی شتێکی زۆر جوانە بۆ ئینسان دائما هەوڵداد وەسەتیەت بگرێت زیاد ئیسراف و زیادە ڕۆی نەکە والذين إذا أنفقوا لم يقتروا ولم يسرفوا ولم يقتروا وكان بين ذلك قواما لكاتي نفقة دادا لكاتي أويكوا كرنو فروشتن كاتيكوا بجيويد لما نفقة دكان شوانا لكاتي اللي إيش لنفقة لم يسرفوا إسراف ناكن ولم يقتروا رزيليج ناكن شو كهم رزيليش هم خرابة وهروها إسراف وزيادة رويش خرابة أي شيء وكان بين ذلك قوامة حد وصل يعني أنت ما شاكر استايما بدأت إسراف وحال مع الشرع كرسي قنفة بقورة وموديلي مطبخنا ومال بقورة وأمهم ناشكرية وتنكي خولك بريتي لمهمش لو برزو قوشتو أمهم زيادة رو إسرافة دكري حتى من لە ئامارێکە خوێنمەوە ڕێکخراوی فاو هەیە کە سەر بەنەتەوە یەگرتوەکانە ئەو ڕێکخراوە تایبەتە بە خۆراک و کشت و کاڵ لە ئامارێکیە دەڵێ 2 ملیار کەس لەم سەرزەویە ئەگەر ئیسرافی کە ئێستا دەکرێت بەشی 2 ملیار کەس دەکات هەموو سەرزەوی 7 ملیارە ئەڵێ ئەو ئیسرافە کە ئەو ئیسرافی ئێستا دەکرێت بەس ئەوی هەڵگری 2 ملیار کەس تێر دەکات يعني 130 مرۆڤەکان هیچی تێناچێ بەس ئەوەی دەچێت تەناکەی خۆڵەکەیەوە ئەوەی کەوا بە بەلاش دەڕوا دەڵێ بای 2 ملیار کەسە ئەمە هی ڕێکخراوی فاوە کە سەر بە ڕێکخراوی نەتەوەی گرتوەکانە تایبەتە بە خۆراک و کشت و کاڵ یعنی 130 خواردن دەچێتە تەناکەی خۆڵەکەیەوە خۆ هەر بینی خۆمان بێگە لە شارەکان یەک هەفتە سارەی خۆڵەکە نەگەرە بزانە چیمان لێ دێ هەموو یەکە توێژێت خۆڵک خۆش خاشاک و خۆڵەوە ینی بۆگەنەمان کوژێ ئەم هەموو ئیسرافە ئەم هەموو زیادە ڕۆیە ئەمە هەمووی ناشکوریە بۆیە دەبینی ئەم هەموو قەیرانانە کە بە سەرماندەیە دەبینی ئەمە جۆرێکە لە عقوبەی خوایی کە ئێمە بەهۆی ئەو ناشکوریەوە کە بە بایعەکە ڕازی نەبوو بە ئاردی بۆ ڕازی نەبوو کۆمەڵەشتی شتێمانە هەر دەسەڵاتدارەکانی خۆمانەوە تا عقوبەمان دەدەن و کۆمەڵەشتی ئاوامان بۆ دروست دەکەن جا لەبەرەوە ئینسانی ئیماندار ئەگەر اقتصاد بکە رزيلي نكا وإسراف وزيادة الروي نكا چونك إنه لا يحب المسرفين خاطر فهم كلوا واشربوا خور رجالي نقدم بخون ولا حلال بلام ولا إسراف مكان ولا تسرفوا إنه لا يحب المسرفين زور باشا ما مستخدمه زور لا توركي خومن أو كزور ما بسمع يعني ومفردان قسيل سركين إسلام قسل سر روشتني مروف دكا سر جولي مروف روجانا كبس برقادة دروا نیشانەی ئەو نییە خوای گەورە دەیەوێت نەخشی جوڵەکانی لەسەر کەساتی مرۆڤەکە دەرکەوێت بەمانایکی تریانی ئەو جوڵانەی ئینسان دەیکا دەرخەری ئەو کەسایەتێنێک کاڵی گرتووە بەتاکید ئیسلام جارە پێمان دەڵێ دەبێ ئێمە تێکەڵی خەڵک بین لا رهبانية في الإسلام نعم بشي لأشكوتك أو خلو بشي شونية دري إما دبي لا خدمة خلق دابين تكالي خلق بين شو فرمي الذي يخالط الناس ويصبر على أذاهم خير من الذي لا يخالط الناس ولا يصبر على أذاهم في مصاص فرمي أو كسي تكالي خلق دكا ولا سرنا راحت كان صبر دقري باشتري لو كسي تكالي خلقناك أو صبر ناقري ذات وقت تكالي خلق بوي أنواع خلق دبيني تورا زانا نزان أنواع واشكال خلق دبيني كتو لسر أو أنا صبر دقرت هاو كاري خلقت كرت
لەگەڵ خەڵک ژیای ئیسلام پێمان دەڵێت دەبێت لەگەڵ خەڵک بژین نابێ هەر بۆ خۆت بژی دەبێ ئێمە لەگەڵ خەڵک بژین کە لەگەڵ ئەو پێکەوە ژیانە ها ئیسلام بەخۆی پێکەوە ژیانە کابرات هیوایە تازە دێ بەرنامە بۆ دادنێ پێکەوە ژیان و کۆڕ و سیمینارم بۆ دەکرێت ئیسلام بەخۆی پێکەوە ژیانە لە جومعە و جەماعەتە لە شین و شایە لە جەژنەکانە ئیسلام یەک پارچە دەڵێت بە پێکەوە بژین لە حەجە یعنی هەمووی خەڵەباڵی پێکەوە ژیان لەو پێکەوە ژیانە تۆ دەبێ کەسایەتی ئیمانی تۆ ڕنگ بداتەوە یعنی لەو پێکەوە ژیانەدا لەگەڵ خەڵکانی جاهل و نەزان چۆن سەبر دەگری و چۆن لە ئەدین و ئەلموعامەلە لە مامەڵەدا پیاوێکی دەست پاک دەبی ڕازگۆ دەبی تەماعوا لێ ناکات درۆ بکەی لە کردن و فرۆشتن و وەکو دوکاندارێکی ڕازگۆ دەبی قۆڵی خەڵک نابڕی فێڵ لە خەڵک ناکەی چونکە ئەمە پێکەوە ژیانە ئەها لەبەرەوەی ئێمە ئیسلام ئاوامان پێ دەڵێ ئەوە تا تەماشاکەی وایە چونکە لە مەسەلەکان تێنەگەیەوە وەڵام مامۆستا فڵان کەس حەجیشی کردەوە بەڵام چوم ئەو شتەی دامێ گرانی دامێ قۆڵی بڕیم ئێبا بە مەوازبێکی خوازی بەجێنا بەڵام خۆ بۆ حەجەی سەقافەتی وەدەست نەکەوتووە نەخوێندەوارە نەشارەزایە لەوانێ سەقافەتی حەجی دەست نەکەوتووە یان فڵان کەس وەڵا لە فڵان شوێنیشە تێناگە حەج بۆچی چی پاڵیان پێناوە حەج بکە و دەبێت لە دوای حەجیش چی بکە ینی حەج چی پێ لەبەر ئەوە قسەکەمان لەسەر ئەوەی ئێمە ئیسلام پێکەوە ژیانە کە تۆ پێکەوە ژیان بووی دەبێت لەو پێکەوە ژیان عین جوڵە یعنی تێکەڵی یعنی گەڕان و سوڕان لەوەدا دەبێت لە کەسایەتی تۆدا شخصیەتی ئیمانی تۆ دیار بێت کە شخصیەتێکی ڕازگۆیە پێشێ لەگەڵ خوا چۆنی ئیتەقی لەها حەیثما کون ئەی لەگەڵ خۆتە و ئەتبیعی السەیئەتە الحەسەنەتە تەمحوها ئەگەر خراپەیەکت کرد خێرا چاکەی بەدووادا بدە چونکە چاکەکان خراپەکان لا دەبن ئین الحەسەنات یوذهبن السەیئات کردەوە چاکەکان کردەوە خراپەکان ڕادەماڵێ ئەی لەگەڵ خەڵکە وەخالقی الناس بخلق حەسەن لەگەڵ خەڵکە کردەوە خوڕەوشت جوان بێ ڕازگۆ بە دەست پاک بە دەست و دامێن پاک بە چونکە پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرموویەتی أكثر ما يدخل الناس النار أو كزور خلشي دباتنا أجروتشيا الفم والفرج دم دامين كأخ إنسان بهوي دم دامين وبيزبو يعني وهروها أو كزورش خلق دباتنا وبهشت وتشيا تقوى الله وحسن الخلق تقوى إخوة روشتي جوان روشتي جوان جبر همي تقوى إخوة كز لخو روشتي جوان نبي روشتي جوان زادي إيمان وبيرو باورا تو هر نوجان زورك هر زور قرآن بخوانه ختم تليلي هر زورك ئەگەر لە ڕەوشتەکان تا ڕەنجی نەدایەوە ئەگەر لە تێکەڵی خەڵکدا ڕەنجی نەدایەوە معنای ئەوە بەو ئەندازەیە تۆ بەرهەمەکە نەچنیوەتەوە چونکە بەرهەمی درەختی ئیمان خۆڕەوشتی جوان و شیرینە بۆیە ئیسلام پێکەوە ژیانە ئیسلام تێکەڵیە ئیوایە زۆر جا دەڵێ وڵات کاکە تاقەتی مزگەوتم نیم ئەخوا منداڵ بازاڕێ و خەڵکی وای لێ و ئەمانە و کۆمەڵشتی ئاوا دەی ئەو غەڵەتە بۆچی خێری جەماعەتێک من نوێژێک لە مزگەوتە 27 نوێژ تا 25 نوێژ یعنی زیاترە لە نوێژێک لە ماڵەوە من نە دنیا نە شەقام نە مزگەوت نە شوێنی کار لەبەرەوەی خەڵکێکی لەیە کە لەگەڵ تەبیعەت و خوڕەوشتی من نایەتەوە چۆڵی کەم ناکرێت چۆڵی ناکرێت دەبێت من هەوڵ دەم ئەوان بگۆڕم ئەگەر من باش بم بە نەسیحەتیان بکەی قسەی خێر ئەگەر ئەوەش نەکرا خۆ دەتوانی بە ڕەوشتە جوانەکانی خۆت پیام سەلمێنی کە من موسڵمانێکم ئەها درۆ ناکەم مسلمانێکم ڕازگۆم دەست و دامێن پاکم یعنی دەبێت پێیان بڵێ کە با بە مسلمان ئەوە نییە کە ئێوە تێگەیشت مسلمان مرۆڤێکە بۆ ژیان دروست کراوە بۆ دروست کراوە کە ئاشتی بڵاوکاتەوە ئەوە تا هاتووە لە دەفەرمێکە پێغەمبەر صلی الله علیه و سلم پێشتریش بە صادق الئەمین ناسراوە بوو دوایەش یعنی پێغەمبەر صلی الله علیه و سلم چونکە ڕەوشتی جوان بوو هەر قسەیەکی کە دەیان کرد هەرچەند بە پێچەوانەی ئەوان پیان ناخۆش بوو بەڵام بەعام من حیث المبدأ قەناعەتیان پێ دەکرد لەبەرەوە بەڕاستی ڕەوشتی جوان پێناسەی ئینسانە زۆر باشە مامۆستا باسی ئەومان کرد عیباد الرحمن بە ئارامی و بەوی قارەوە بەسەر زەویدا دەڕۆن کە گەیشتە نەفامەکان کە ئەزیەتیان دەدەن سەلامیان لێ دەکەن ئەو شەو نوێژانەی کە دەیکەن یا ئەو نوێژانەی فەرزەکان و ئەو شەو نوێژانەی کە سونەت و دەیکەن ئەو ڕۆژوانەی کە دەیگرن ئەو ئیستیغفارەی بەیانیان دەیکەن یا هەموو ئەو عیبادەتانەی دەیکەن ئەمانە ڕاستەوخۆ مولاقاتە لەگەڵ خودای بەڵام ئەمانە هەموو پاڵنەر نییە بۆی کە 2000 دەبێ ڕنگدانەی هەوێ لەسەر ئەخلاقیاتە جوانەکەی کە ڕووی دووهەمی بۆ کۆمەڵگایە بە تەکید تۆ مەسەلەن بۆ نمونەکە لە ڕەمەزانە بە ڕۆژوو دەبیت یان شەوانی شەو نوێژ دەکەی ئەمە شەحنی ئیمانە ئەگەر تۆ فول شەحن نەبی ئەگەر تۆش ئیمانێکی بەهێزت پێ نەبێ تەحمل ناکەیت چونکە ناخۆشە بەرامبەرەکەت قسەت پێ بڵێ و تۆش دەنگ نەکەی بەرامبەرەکەت بە خراپە لەگەڵ هەڵسوتۆ یعنی سەبر یاستا بۆچی پاداشی ڕۆژوو سەبر دیاری نەکراوە چونکە لەبەروی زۆر تاڵە سەبر تاڵە بەڵام بەری شیرینە چی وا لێ دەکا کە تۆ سەبرت هەبێت ئەوە ئەم شەو نوێژانە ئەو تاعەت و عیبادەتە کە بڵێ من مادەم ئەهلی مزگەوتم ئەوە لە من ناوەشێتەوە جا لەبەرەوە یەکێک لە صفاتی عیباد الرحمن ئەوەیە کە شەو نوێژ دەکات و هەروەها ئەگەر بڕۆینە سەر خاڵەکان ئەگەر بوار هەبێت 12 خاڵ یەکیش کە لە صفاتەکانیان تەوحید ئەوانە موحیدن
صفة عباد الرحمن والذين لا يدعون مع الله إلها آخر. يعني چونك دبي إنسان إيمان دار دور بلا الشرك لئن أشركت ليحبطن عملك. ئەگەر شەریکت بۆ خوا قەراردا ئەوە هەموو عملەکانت بەتاڵ دەبێتەوە و خوای گەورە لە هەموو شتێک خۆش دەبێت بەڵام لە شەریک خۆش نابێت. إن الله لا يغفر أن يشرك به ويغفر ما دون ذلك لمن يشاء. إن الله لا يغفر أن يشرك به ويغفر ما دون ذلك لمن يشاء. بەس لەوە خۆش نابێت کە شەریکی بۆ قەراردا. ئەینا زینای کردووە، دزی کردووە، خراپەی کردووە، ئەگەر شەریکت بۆ خوا قەرار نەداوە تەوبەیەکی ڕاستەقینەت کرد، والله أما فرمود چەندین ئايات فرمودەمان هەیە کە ئێمە نابێت مەئیوز بین لە ڕەحمەتی خوا. و هەروایەشیش کە لە صفاتەکان کە صفاتی حوتەمی عیباد الرحمانە ئەوەیە خوێن ڕێژ نین. هەل ئاياتەکەدا دەفەرمێ ولا يقتلون النفس التي حرم الله. ئەو نەفسە ناکوژن کە خوا حرامی کردووە. ئێستا ئەم هەموو خوێن ڕێژیە، ئەم هەموو کوشتن و بڕینە، ئەم هەموو هەڵبڕین و سەردڕینە کە مرۆڤ قیمەتی نەماوە. دەی هێندێکی بەناوی دینەوە دەکرێت کەوا بێدینان دەچن ئەو شتەی والێ دەکەن. ئەینا ئەوە تا موسڵمان نابێت خوێن بڕێژێت، چونکە یەکەم شت کە لە ڕۆژی قیامەت لێبان دەپرسێتەوە لە حەقی خەڵکا چییە؟ دیما لە خوێن دەپرسێتەوە. یەکەم شت کە لە حەقی خوا دەپرسێتەوە ئەسەڵات. أول ما يحاسب العبد عليه الصلاة. بلام لحق ناس لحق خلق لخوين دا بسريتوا دي إنسان إيمان دار ما لا يزال في فسحة دينه ما لم يصب دما حراما. بو اندازه بردوام انسانی ایماندار دینەکەی پاکە هەتا تووشی خوێنی حرام نەبووە، هەتا دەستی نەچۆتە خوێنی حرامەوە. بۆیە لە فەرمودەدا هاتووە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرموویەتی لە ڕۆژی قیامەت هەر کەسێک بشەطری کەلیمەتین بەلەتە کەلیمەیەک بەشداری کردبێت لە کوشتنی خەڵکێک بەناحەق لە ناوچەوانی نووسراوە ئایسون من ڕەحمەتی الله. ئەمە لە ڕەحمەتی خوا بێ بەشە. سبحان الله. ئەمە لەکوێ و ئەوەش لەکوێ کە دەڵێن ئیسلام خوێن ڕێژ و کوشتن و بڕین. بەڵێ مامۆستا ئێمە باسی ڕۆشتمان کرد ڕۆشتنی ئینسانی عیباد الرحمان ئەوەی کە بەسەر زەویدا بە ئارامی وقار و بەڕێزەوە دەڕۆن. بۆ زۆر کەس ئێستا لە کۆمەلگادا لە ڕێگای بەهۆی کاری ئەوەی کە ئۆتۆمبیلەکان خێرا دەڕۆن ژیانی زۆر کەس نەدورایەوە بەلاش بەتاکید بە کۆڵانێکدا دەڕوا منداڵێک دێتە دەرەوە لە کۆڵانەکەیان ببێ کۆڵانەکە تەسکە هەرەوەندەیە مەجال هەیە بەبێ منداڵێک نازانێ لە کاتێکدا دەڕوا و شەرسۆنە سارەکەی و زۆر بە ئاسایی لەو منداڵەدا و ژیانی دەرچێ و زۆر جار لەسەریشی ناگەڕێتەوە. هەتا زۆر جار ئەمە بۆ بەوەی کە پێم وایە یعنی لێبوردەیی شتێکی گەورەیە بەڵام حاڵەت ێشکە داهاتۆ کە دەڵێن دەبێ ئیلا کە کەسێک گیانی دەرچوو زۆر جار لێخۆشببوونی شاتۆ گۆڕێ ینی گیانی مرۆڤ بۆتە شتێکی ئاسایی و شتێکی هەوەنتە کەواتە ئەوە ناچێتە دەرەوە لەوەی کە ئەوانە عیباد الرحمانی دەبێ عیباد الرحمان بێ بە ئارامی بڕۆبووی خەڵک ئازار نەدا و گیانی خەڵکیش نەخاتە مەترسیەوە. ئەوەش هەندێک شتی تێدا هەیە مەسەلەن کەس ئیوایە مەسەلەن زۆر سەریعە پابەندێ بە ڕێنمایەکانی هاتوچۆ بەناو کۆڵانەکاندا زۆر بەنەوەیەک دەڕوا و بۆی دەنجی مەشینی سارەکەی بێت و بۆ ئەوەی خۆی حب و زهور و خۆ دەرخستن و ڕیابازی و ئەمانە یعنی هەندێک کەس هەیە هەندێک تاکوتەرە خەڵکێکی حیف عەفویکەی ماوەیەک بچێتە سزنەوە بۆی قەدری عاقل بزانێ یعنی بەڕاستی چونکە بۆ پابەندە بۆ بەڕێنمایەکانی هاتوچۆ بەڵام دیارە هەندێک جار ئەوە قەزا و قەدەریش هەیە سارێ لەو کاتا ئیستاب ناگرێت لەو کاتای چاوی نابینێ ئەویش پابەند بەڕێنمایەکانی هاتوچۆ لەسەر خۆ بووە یعنی ئەوە قەزا و قەدەرەوە هەممان بڕامان پێیەتی و ئەمە هەمومان بە عەفوکردنی ئەوە گەورە دەبین بەڵام هەندێک جار دەبینی خەڵکانێک هەیە دەڵێ حیفە ئەو عەفویکەی چونکە ویقاری تێدانە چونکە حرمەتی تێدانە چونکە ئەو کۆڵانە شوێنی ئەو ڕۆیشتنی ئەو سەرعەتە نیە. مافی سەحابەکان فەرموویان دەمانەوێت لەسەر ڕێگادان بەڵام فەرمووی مافی ڕێگا بدەن مافی ڕێگای نەداوە لەبەر ئەوە هەندێک کەس هەیە ینی حەق خۆتی سزا بەسەریا جێبەجێ بکرێت چونکە بەڕاستی خوێنی ئینسان زۆر گەورەیە ئینسان زۆر بەڕێزە لەبەر ئەوە لە صفەتی عیباد الرحمان بەڕاستی دەبێ مڕاعاتی هەموو ئەوانە بکرێ کەوا خەڵکانێکن کەوا بەخەم خوێنی خەڵکەوە ناڵن خوێنی خەڵک بڕژێ و لە خزمەت خەڵکدان. زۆر باشە مامۆستا لەسەر خۆی ڕۆیشتن هەونە لەگەڵ سەلامکردن ئاشتی بڵاوکردنەوە ئەم دوو مفرەدەیە زۆربەیەکەوە ینی تەواوکەری یەکتر نین. بەتاکید یعنی ئینسان کە لەسەر خۆ بوو هێدی و هێواش بوو نەرمونیان بوو یعنی لە فەرمودەی پێغەمبەر عەلەیهی سەلام فەرمێ إن الله رفيق يحب الرفق لا يكون الرفق في شيء إلا زانه ولا ينزع في شيء إلا شانه. نەرمونیانی لە هەر شتێک دابێت جوانی دەکە و لە هەر شتێک نەرمونیانی تیانە بوو یعنی تونند و تیژی تووڕەبوون ئەوە ناشیرنی دەکە و سەلامکردنیش یعنی حتا ئێمە هەمومان ئەو واقعەمان بینیوە ئەگەر یەکێک بە پەنات دادێ یعنی کابرا هەروە سێرت دەکا و مۆڕە دەکا و سەلامی ناکات لە خۆت و لە دڵی خۆتدا
هەست بە ناڕەحەتێک دەکەی و دەروونت ئازاد دەڵێ ئەمە دەبێت پیاوم لێ کوژ بێ بۆچی لێم تۆ لەبەرەوەی پێی نەوتی ئاشتی خوال لەسەر بێ یعنی بەس ئەگەر کەسێک بەلات دادێ دەڵێ سەلامون عەلەیک چۆنی باشی تۆ ڕووی گەشە بڵێ ئارام دەبێ یعنی ئێستا ئێمە بەڕاستی زۆر پێ ئێستا ئێمە قەیرانی دەرونیشمان هەیە یعنی قەیرانی نەخۆشەکانی دەرونیمان هەیە یعنی هەندێک لەو قەیرانە دەرونیانە ئێمە هەر دەڵێن قەیرانی سیاسی بەڵێ هەیە قەیرانی ئابووری و داراییمان هەیە بەڵام ئێمە قەیرانی دەرونیشمان هەیە کە بەشە لەو قەیرانە دەرونیانە خەتای خۆمانە کە مەسەڵەن کردار و گفتاری خراپە دەکەین ڕەوشتەکانمان ناشین لەگەڵ یەکتر خراپین تونند و تیژین چەند خۆشەکەیەکێک بەلات دادێ و سەلام لێ دەکا وای دەرون چەند ئارام دەبێ یعنی ئەم ئیسلامە دەرمانی دڵانە دەرمانی دەروونە دەرمانی جەستەیە یعنی ئەم ئیسلامە بۆ خۆی ڕەحمەتە نەک زەحمەت ئەگەر ئەم ئیسلامە یعنی مامۆستایەک دەیگوت ئەگەر هەر گریمان قیامەتیش نەبوو هەر بۆ ئەم دنیای ئێمە پێویستمە بە ئیسلامە ئەگە هەر گریمان قیامەتیش نەبوو کە ئینسان خوا نەخواستا بڕای پێ نەبێ کافر دەبێت بەڵام یعنی تەماشارێکی هەر ئەو هەمومان ئەو واقعمان بینیوە کە هیچێک بەلات دادێ و سەلامت لێ ناکە هەست بە دەروونت هەست بە ناڕەحەتێک دەکەی من بخۆم زۆر جاروام لێهاتووە هەست بە بێتاقەتێک دەکەم بەس کە لە دوورەوە دێ و سەلام لێ دەکا و تۆقەیەکی گەرم وای دەروونت چەند ئارام دەبێت جا پێکەنین زەردەی سەر لێوان تەبەسسومکە فی وەجهی ئەخیکە صەدەقە یعنی ئەمە حەدیثی پێغەمبەر صلی الله علیه و سلم تۆ کە بە زەردەیەکی سەر لێوان بە زەردەخەنەوە ڕوبەڕووی هاوڕێکەت بوویتەوە تۆقەیەکی گەرم و گورت لەگەڵ ئەحواڵتان دەنگ و باستان بە تایبەتی لەم سەردەمەدا کە سەردەمی قڕی و قەیران و کە سەردەمی هەرچی دەیکەوە هەر کەناڵێک دەیکەوە بەس دڵت ناخۆش دەکات بەپەلە ئێستا بلەز گرتی بردی سەری بڕی هەڵی دڕی کۆبوونەوە بڵاوبوونەوە هیچیان نەکرد بەڵام ئێمە پێویستە بۆ خۆمان ئەگەر ئەوان غەزەب دەبارێنن ئەگەر ئەوان شەڕمان بۆ دێنن دەبا ئێمە بۆ خۆمان ڕەحمەت بین بۆ یەکتر کە ئەوان زەحمەتن با ئێمە ڕەحمەت بین بەڕاستی یعنی ئێمە دەبێ ئەم ئیسلامە نیعمەتێکە بەس بەداخەوە ئێمە وەکو پێویست چێژمان لێ نەبینیوە هەندێک شتێ نوێژ و ڕۆژەکان وەکو عادەتێک لەگەڵ خۆمانی دەکەینەوە بەداخەوە چێژمان لێ نەبینیوە یعنی لەزەت و چێژ لەوەدایە کە تۆ لەگەڵی تێکەڵبی یعنی تەماشاکەی نوێژەکەی دەکا وەکو نوکتەیەکی خۆش دەڵێ جارێکیان مەجنون بەلای بەبەردەمی نوێژ خوێنێکدا ڕۆی کابرا تووڕە بووتیەوە بە بەردەم مادەی نازانێت من نوێژەکەم ئەیوتی من عشقی بەندەیەکی خوا بووم لەبەر ئەوەی کەوا عشقی بەندەیەکی خوا بووم کەس نابینم بەڵام تۆ عشقی خوای بۆ من دەبینی نابێ کەس ببینی هەر تێکەڵی ئێمە بەڕاستی وەکو پێویست چێژ و لەزەتمان لە تاعەت و عیبادەتەکانیش نەکردووە بۆیە ئەو تاعەت و عیب ئەو نوێژ و ڕۆژوە جاری وە عەمەلی لەگەڵ نییە زۆر باشە مامۆستا قسەیەکەیە دەڵێ دەشەیە مرۆڤی مسلمان مرۆڤی ئیماندار لە ڕووی عیبادەت و تاعەت و تەقوای خودداوە ئەو پەرستشانەی کە پەیوەستن بە ذاتی خۆی و لە نێوان خۆی و خودای گەورەدان دایانکە دەشێ ئەمە ئەم بڕوادارە لە دۆڵێک بێت بەڵ دەشێ کۆمەلگاش ئەو کۆمەلگایی یعنی کاری کۆمەلگاش لە دۆڵێکی تر بێت بەڵام نابێت یعنی مەفروض نییە وا پێویست نییە کە کاری ئەم دۆڵی کە مسلمان ئەو هەموو عیبادەتانەی خۆی دەیکا ڕنگدانەوەیشی دروست و کاریگەریشی تەواوی هەبێ لەسەر تەواوی کردارەکانی بنمونە هێواش ڕۆیشتن بەوی قارەوە لەسەر زەوی بنمونە سەلامکردن و ئاشتی بڵاوکردنەوە بەسەر خەڵکیدا و تووڕە نەبوون لە خەڵکی بەتەکید یعنی ئەوە ئەو کار و کردوانی تۆ جارێ قسەی ناحەزان بە درۆ دەکاتەوە طبعا حتما تۆ ئەگەر ئینسان کە مولتەزیم بوو پابند بوو بەدینەوە لەم ڕۆژگارەشدا و پێشتریش خەڵک تۆمەتت بۆ دروست دەکا توندڕەوە مەسەلەن کۆنە پەرستە دواکەوتووە کۆمەڵە قسێکت بۆ دروست دەکەن یعنی تۆمەتی سیاسی تۆمەتی ناڕەوا بەڵام تۆ ئەگە بەکردەوە سەلماندت کە من پاکم کە من چاکم هیچی پێ نەسەلما ئەوە یەکەم بەرامبەرەکان بە درۆ دەبنەوە ناحەز و نایارەکان دووەمینیشتیان دەرونی خۆشت زۆر ئاسوودە دەبێت چونکە الخائن خائفون ئینسان کە خائین بوو کە دووڕوو بوو کە ڕاست نەبوو بە تەبیعەت بێتاقەتی و یعنی یحسبون كل صيحة عليهم دووڕۆکان شتێک کە دەهات وانزانی لەسەر ئەوانە زۆر ئینسانی ناپاک ئینسانی دوو لە ڕوو بینەران یعنی ئینسانی خائین و دووڕوو درۆزن دائما دەترسێ حەز بە حەزەر دەکات ئەو ئینسانی کەوا عیباد الرحمانە چاک و پاکە و سافە یعنی بێم نەتە ئەوەنە دەڵێ پاک بۆ بەڕێ شێریدا بڕۆ یعنی ئاوایە ئەو پاکە و چاکە لە هیچ ناترسێ و لە هەمان کاتیشدا دەرونی خۆی ئارامە و بە کار و کردەوەکانی خۆی بە بەرامبەرەکانی دەڵێ کە من دڵسۆزم بۆ ئێوە
کە من خێرم پێ بۆ ئێوە کە من ئاشتی و سەلام و سەلامەتیم پێ بۆ ئێوە بەڕاستی یعنی ئینسان ئەگەر وابوو لە دنیایشدا کارەکانی سەردەگرێ و لە قیامەتێش بەردەگرێ سەر بەرز و بەختەوەری دنیا و دوا ڕۆژ دەبێت. مامۆستا زۆر کەس تۆ لە ڕێگا پێیان دەگەی جا ئەمە بۆ کۆمەلگایەک بۆ شارێک و دواتر بۆ کۆمەلگایەک بۆ ناو کۆمەلگاکان هەتا بەڵێ سەلامکردن بۆ خۆی دەرگایەکی حیوار و کردنەوەی ئاشتی نییە بەوەی کە من دەمەوێت بە ئاشتی لەگەڵت بژیم بەوەی کە من دەمەوێت بەڕاستی لەگەڵت بژیم دەمەوێت بەیەکەوە بین لە ژیاندا هەردووکمان خوا دروستی کردوین تر دەمانوێت بەیەکەوە بژین نامانەوێت دژاتی یەکتر بکەین. بەتاکید حتمما ئەوە یەکێک لە مەعنا سەرەکیەکانی چونکە سەلام کلیلی قسەکردنە تۆ ژوورێک ئەگەر پڕی بێ لە ئاڵتون ئەگەر دەرگاکەت بۆ نەکرێتەوە ئەو ئاڵتونە بە تۆچی بەس کە دەرگاکەت کردەوە ئەو گەنجینێ دەست دەکەوێت سەلامیش کلیلەکەی دەرگاکەی دەکەیەوە مەبەستمان کاک سەلام نییە باواتێ نەگە هەر ئەو سەلام و ئاشتی کەەوە کە دەگەی هاوڕێ قال و سەلامە یعنی ئینسانی ئیماندار سەلام و سەلامەتی و ئاشتی و خۆشی پێیە یعنی بەڕاستی هەر ئەو ئاەتە بەسە بۆ ئەوانی کە ئیسلام بە شەڕ و بە خراپەکاری تۆمەتبار دەکەن کە ئەوان ئیسلام ناناسن کە ئەوان ئیسلامیان لە ناحەزان و دوژمنان وەرگرتووە بۆیە بەڕاستی زۆر خۆشە کە دەگەی بە کەسێک یعنی ئینسانەکان ئینسان لە چیەوە هاتووە لە ئونسەوە هاتەوە ئونس یعنی پێکەوە ژیان یعنی هاوسەری و هاوڕێتی جا دەبێ ئێمە پێکەوە بژین ئینسان بەتەنیا ناژیە لەبەر ئەوە چۆن دەست پێ بکەین بۆ پێکەوە ژیانە دەبێت بە سەلامکردن دەست پێ بکەیت کە سەلامت کرد ئەو جار تەعاروف ئەو جار یەکتر ناسین و قسە و دەنگ و باس و ئەوەی کەوا مەبەست بێ دەیکەی بەڵام کلیلی دەرگاکە سەلامکردن و ئاشتی و پێکەوە ژیان و خۆشیە ئیسلام هەموو ئەمانەی تێدایە کە ناویشی لە ناوەکانی خوای تەبارەک و تەعالا سەلام. مامۆستا دەمەوێت پرسیارەکە بە شێوەیەک بکەمەوەی کە باسی دەرخەری کردەوە تایبەتەکانی ئینسانم کرد ئەو عیبادەت تایبەتیانی ئینسان دەیکا خی گەورە داوای دووشتی زاهیری لە ئینسان دەکا ڕۆشتن بەسەر ڕێگادا و سەلامکردن ئەمە شتی زاهیر و بەرکەوتەیەکە تۆ بەرێک دەکەوی لەگەڵ کۆمەلگادا ئەمانە دروست دەبێت ئەمە دەرخەری دووشتی ناواخنی ئینسان نین کە لە ناو ناخی خۆیدا ینی بەهۆی ئەو عیبادەتانەی دیکە هەمیشە خی پەروەردگار ینی لە ڕێی ئیمانەکەی وا پەروەردە بۆ کە دەبێت مرۆڤێکی ئارام و هێمن بێ لەسەر ڕێگار بە هێواشی و ئارامی دەڕوە مرۆڤی ئیماندار مرۆڤی عابید عیباد الرحمان دەبێ بەردەوام بە ئاشتی لەگەڵ خەڵک بژیا بەڵێ بە عملیش دەری دەخە کە بە ئاشتی و بە سەلام لەگەڵ خەڵکی دەژیات. بەتەکید ئەوەی ئینسان لە دنیادا هەچ کردار و گفتارێک کە دەیکا ڕنگدانەوەی ئەو بیر و باوەڕێک کە لە مێشتیدایە ئەوەی کە لە ناخیدایە ڕنگدانەوەی ئەوەیە ئێمەش عیباد الرحمان کە خەڵکانێک گەڵی خراپن دژایەتی دەکەن ئەو بە سەبرە هەوڵ دەدات شتەکان ڕوون ببێتەوە پەلە ناکات بڕیاری پێشوەختە نادات و لە مقابلیاندا بە چاکە و بە سەلامەتی وەڵامیان دەداتەوە ئەو بیر و باوەڕێ وای لێ دەکات خۆ حەزرەتی عیسا سەلامی خوای لەسەر بێجارێکیان لەگەڵ هاوڕێیەکانی کە بە ڕێگادا دەڕۆیشت پیاوێکی بینی دەستی کرد بە جنێودان و قسەی پێ پیاوەکە بە حەزرەتی عیسا زۆر قسەی پێ و سەلامی خوای لەسەر بێ هاوڕێکانی حەزرەتی عیساش فەرمیان قوربانەکە ئیجازە بدەی با تێی سرەوێنین لێ قبوڵ نەکەین تینا ئەوە گۆزە چیتی دەبێ ئەوە لێ دەڕژێت ناخەکەی پیسە بیر و باوەڕەکەی پیسە دەرونی پیسە بۆیە زمانی پیسە جاوەکو دەڵێ زمان ئەسچوێی دڵە یعنی مەنجەڵێک کە ئەگەت کەوچێک تیا بێت ئەگە ژاری تیا بۆ هەر کەوچکی لێ هەژار دێتە دەرێت ئەویش کە خەڵکانێک کە ناخیان پیسە کە بیر و باوەڕیان پیسە لەبەر ئەوە هەر شتی خراپ ئینسانی ئیمانداری ڕاستەقینە چونکە ناخی پاکە قورئان و سنەتی تێدایە بیر و باوەڕەکەشی کە عەقیدەیەکی ئیسلامیە تەوحیدە لەبەر ئەوە چەند هەوڵ دەدات ناکرێت وەکو بەرامبەرەکەی ئەو جنێو دەدا ئەو جنێو نادا ئەو قسەی سوک دەکات ئەو قسەی بەڕێز دەکات ئەو هەر داوای لەسەر خۆی و هێدی هۆواشی دەکات هەرچەند لەوانەیە شەیتان پێ بڵێ ها تۆ ناوێری ئەوەی پێ ناکرێت بەڵام ئەو کەسە دەیباتەوە کە بە ئاشتی چونکە بەڕاستی ئاشتی و سەلام و پێکەوە ژیان هەر ئەوە چارەسەرە یەکتر کوشتن چارەسەر نییە یعنی من و تۆ یەکتر بکوژین دەردەبرێتەوە کە تای پێدێ بەڵام ئەگەر پێکەوە دابنیشن لە یەک بگەین تێک بگەین ئەوە بەڕاستی ئەو کاتە تۆش هەبی با منیش هەبم خۆژیان ناکرێ هەمانەوەکە یەک بیرکەینەوە هەمومان یەک خەوم بین یەک مەزهەبین یەک بیر و باوەڕ بین ئەم دنیاە خوای گەورە دروستی کردو خوای گەورەش بۆ خۆی دەفەرمەوە ئەکثەرهم لا يعقلون لا يؤمنون لا يفقهون زۆربەی خەڵکی الحەقی کاریهون لەبەر ئەوە دائیمەن ئێمە هەوڵ دەین بە ئاشتی و پێکەوە ژیان و بە سەلامەتی کە دەیان فەرموودە دەیان ئایەت لەو مۆزوعەوە قسەی کردو کە ئێستا ئێمە نیوەی و سیفاتەکانی عیباد الرحمان هەرەوە دەفریا دەکەین مامۆستا چەند دقەیەک چەند خولەکێکمان ماوە
هەندێک وڵات بەوە ناسراون کە سیاسەتیان سارد و هێواشە عسابیان ساردە لە سیاستکردنیشە ئەو وڵاتانە چەسپی وترن و ئەو وڵاتانە دەتوانن جۆرێک لە سیاست بکەن کە هەیمەنە بکەن بەسەر وڵاتانی تردا. قسەکەی من بۆ ئەوەیە کە سەلام وەکو یاسایە گوانیە بۆ کردنەوەی دەرگای حیوار و گفتوگۆ کە ئێستا دەچێت شوێنێک ئێستا پێ دەڵێن ئەتەکێت ینی بە ئەتەکێت ناسراوە مفرەدەی هاتۆتە ناو زمانی ئێمەوە لە وڵاتاندا دەبێت سەرکردێک دەچێت وڵاتێک جۆرێک لە ئەتەکێت و شێوازی پێشوازیکردن و سەردانکردن هەبێت. مەبەستی منەوەیە سەلام وەکو ئەتەکێتێک و یاسایەک نییە بۆکردنەوەی دەرگای حیوار و گفتوگۆ لەگەڵ دەوروبەرت لەگەڵ وڵاتان بۆ ژیان. کلیلی دەرگاکەیە دەرگاکە دەکاتەوە ئەی چۆن دەست پێ بکەین بە قسە مەسەڵەن کە تۆ بە یەکێک دەگەی ئێستا عادەتەن تەرجەمەی گود مۆرنینگ گود ئافتەرنون ئەوە هەیە بەیانیت باش ئەم کاتت باش تەماشاکە ئەو لەزەتەی نییە ئەو چێژەی نییە چونکە بۆ هیچ ئاشتی تێدا نییە ینی سەلام و ینی وا لێ ناکە کە من دڵنیا بم لە تۆ بەس کەوتم سەلامون عەلەیکم یعنی ئەوە تۆ دڵنیای لە من کە من سەلامم پێ ئاشتیم پێ خۆشم دەوێت ڕێز دەگرم بەس کابراکتی بەیانیت باش ئەم کاتت باش یعنی هیچ بەرەکەتێکی تێدا نیە ئەو تام و چێژەی تێدا نیە اینجا ئەگەر سەلامی کرد ئەو کاتە قسە دەست پێ دەکات و دەرگاکە دەکرێتەوە و ئەو ینی بەڕێز و بە حرمەت و بە خۆشەویستیەوە دەست پێ دەکات بۆیە جۆرێک لە دڵنیایی بەرامبەر یەکتریش دڵنیای بەرامبەرەکە دڵنیا دەکەیەوە کە کاکە من تۆم خۆش دەوێت ڕێزت لێ دەگرم هاتوم پێکەوە بژین. مامۆستا دەمەوێت لە دواسادا باسی ئەوە بکەین کە ئینسا عیباد الرحمان کاتێ بەسەر زەویدا دەڕۆن هێواش دەڕۆن و بەوی قارەوە دەڕۆن بەڕێزەوە دەڕۆن و کە سەلامیان گەیشتن بە بەجاهیلەکان سەلامیان لێ دەکەن. بەرنامەکەمان زۆرتر جەختمان لەسەر ئەم دوو مفرەدەی خۆی 12 سفەری باس کردو بۆیە زۆر ئاماژە بۆ دەکەین. بەڵام دەشێ ئینسانی ئیماندار ئەمە بچێتە بابی ئەوەی زۆر بە کزۆڵی و بە زەلیلی و بە زەعیفی و بە لاوازی و بە خەمۆشی بەسەر ڕێگەدا بڕۆ ئەمە پێی وایە کە ئەمە دەچێتە ئەو چوارچێوەیەوە خۆی بدە بەلێماتێک نەچێ سەلام و نەرمونیانی و ڕێز و حرمەت شتێکە و زەلیلی شتێکە پێمە سەلام قەت لەسەر خۆی تووڕە نەبووە قسەیان پێگوتووە دژایەتیان کردووە بەڵام لەسەر دینەکە و عەقیدەکەی تووڕە بووە. ئیمامی شافعی ڕەحمەتی خوا لێ بێدا حینەش دەفەرمێ ئینسان لەسەر عەقیدەکەی ئەگەر هەڵنەداتێت تووڕە نەبێت معنای ئەو کەسە ئەوە بەڕاستی ینی شکست خواردووە. بۆیە ئێمە کە باسی سەلام و ئاشتی و نەرمونیایی و لەسەر خۆی پێکەوە ژیان دەکەین لە مامەڵەی ڕۆژانە لەگەڵ یەک و دوودا ئەینا ئینسان ئەگە لەسەر عەقیدە و بیر و باوەڕەکەی غیرەت و جورئەتی نەبێ معنای ئەوە ئیمانەکەی نوقسانە و خەلەلی هەیە یعنی ئەمان شتێچکێ لەبەرەوە مەبەستی من دەلالت بوو کە مرۆڤ بەسەر زەویدا دەڕوات هەر بە ڕۆشتنی ئەتیادی دەکرێت بە کزۆڵی و ئەوانە بەڕێدا بڕوە خێر دەبێ ویقار ئەوەیەکەوە حەقی ڕێگا بدات مەسەرەن وە بە شێوەیەک بڕواتکەوە نەزۆر هەنگاوەکانی هێواش بێ نەزۆر سەریعیش بێ و هەڵەشە و پەلەپەلی پێوە. زۆر سپاس مامۆستاجیان بینەرانی ئازیز و خۆشەویست لە ئەمەوە ڕابردوو لە بەرنامەی گفتوگۆ لەگەڵەوەی ئازیز و خۆشەویستدا بووین باسی تەوەری بەرنامەکەمان خەسڵەتەکانی عیباد الرحمان بوو بە میوانداری زۆر بەڕێز مامۆستا ئەحمەدی خامیشی زانای ئاینی مامۆستاجیان زۆر سپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان خوای گەورەمان جێرە لە عیباد الرحمان ئینشاءالله. بینەرانی ئازیز و خۆشەویست زۆر سپاس بۆ ئێوەش کە تاوەکو ئەم ساتە بینەری ئێمە بوون. خوای گەورە ئاگاداری هەموو لایەک بێت. خۆتان لەگەڵ.